بەڕێزانی خۆشەویستی وادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیدیۆی نوێیاتمەلاتان بۆ باسکردنی فیلم و زنجیرەکان. بۆ ڤیدیۆم جارە ڤیدیۆیەکی جیاواز دەبێت چونکە باسی کورتە فیلمی ڕیکۆرد کورتە فیلمی کوردی ڕیکۆرد کە لە نووسین و دەرێنانی هەوراز محەممەدا کارێکی ناوازە. کورتە چیرۆکەکە باسی چی دەکات؟ باسی دایک و باوکێک دەکات کە دەیانوێت کاسێتێکی ڤیدیۆیی تۆمار بکەن تاوەکو بۆ کوڕەکەیان بنێرن کە لە ئەوروپا دەژێت. دایک و باوکەکە دەیانوێت بە شێوەیەک نمایش بکەن، بە شێوەیەک دوور لە ڕووتان درۆ بکەن تاوەکو کوڕەکەیان لەو سەری دنیا بێتاقەت نەبێت و هەست بە تەنیایی نەکات و بۆی ئەو پارچە ڤیدیۆی کە تۆماری دەکەن کوڕەکەیان بکەوێتە حاڵەتێکی دەرونی باشەوە، هەست بە دڵخۆشی بکاتن. چونکە کاتێک سێری ڤیدیۆکە دەکات هەم بە بینینی دایک و باوکی و هەم بە بینینی تەندروستی دایک و باوکی کە حاڵەتی باشدایە کوڕەکەیان هەست بە دڵخۆشی بکات و ئاسوودە بێت کە لە دایک و باوکی دوورە بەڵام ئەوان لە ژیانێک و لە حاڵەتی باشدانا. بۆ ئەمە مەبەستە باوکەکە کامیرەمانێک بەکرێ دەگرێت بۆی ڤیدیۆکەیان بۆ تۆمار بکاتن. جا کامیرەمانەکە کەسێکی سەرخۆشە، ڕێک پێچوانی ئەو شتانە ڕیکۆرد دەکات کە دایک و باوکەکە نەیانن دەویست کوڕەکەیان بیبینێن، سەرخۆشە بۆیە ڕێک ئەو شتانە ڕیکۆرد دەکات کە دایک و باوکەکەم مەبەستیان نەبوو بەرامبەر بە کوڕەکەیان ئەو قسانە بکەن و بەو شێیە بەو حاڵەت دایک و باوکیان ببینێت. کامیرەمانەکە ڕێک ئەو کاتانێک کە باوکەکەی چونکە سەرەتا کە ڕێک کەوتون ئەو کاتانێک کە چاو لە کامیرەمانەکە دادەگرێت ڕیکۆردەکە ڕاگرێت، بەڵام کامیرەمانەکە چونکە سەرخۆشە ڕێک ئەو کاتانە ڕیکۆرد دەکات کە باوکەکە چاوی لێدا دەگرێت و ئاماژەی پێ دەکات کە ڕیکۆردەکە بوەستێنێت و ئەو کاتانە ڕیکۆرد ناکات کە دایک و باوکەکە ئەو قسانە دەکەن کە دەیانوێت بە کوڕەکەیان بگاتن. جا کاتێک ئەو کاسێتە دەگاتە کوڕەکەیان وە ڤیدیۆکە دەبینێت کوڕەکەیان دەکەوێتە بارودۆخێکی دەرونی و حاڵەکی خراپەوە، چونکە هەم دەبینێت دایک و باوکی بەتابەتی باوکی لەبارێکی تەندروستی خراپدایە و لەلایەکی ترەوە دڵتەنجەکەی بۆی هاتسەر هەڵدانەوەی کۆمەڵێک برینە کە لە ڕابردوودا ڕویاندا و ئێستا بەبیری دێتەوە بۆی ئەو پارچە ڤیدیۆەوە. جا کورتە فیلمەکە 13 خولەکە، بەڵام باوەڕ ناکەم تەنیا لەناو بیرکردنەوەت و لە نێو ژیانی ئەو کەسانێک کە بینەری دەبن تەنیا 13 خولەک بمێنێتەوە. دڵنیام دوای سێرکردنی بیرن ناچێتەوە، چونکە ڕێک فلاش باچی حاڵی زۆربەی ماڵەی کووردە ئەو کاتانەی و ئەو ساتانی تێدا ژیاون ئەو ساتێک کە لە کورتە ڤیدیۆکە باز دەکاتن ڕێک ئەو ساڵانە زۆربەی ماڵی کورد لەو حاڵە ژیاوە کە کەسێکیان لە ئەوروپا بووە یاخود زۆر دوور بووە. جا لە ڕێگای ڤیدیۆ یاخود لە ڕێگای ڕسمەوە هەوڵیان داوە گوزەرانی خۆیان نیشانی ئەو کەسە ئازیزیان بدەن کە لیان دوورە بەتابەتی لە ڕێگای ڤیدیۆەوە. فیلمەکی 13 خولەکی، بەڵام کۆمەڵێک پێیان دەگەێنێت و لەلایەکی تریشەوە وەکو باسم کرد لاپەڕەیەکی ڕابردووی نزیکی زۆربەی ماڵی کووردە کە هەڵی دەداتەوە. یادگارێکی هەم خۆش و هەم ناخۆش، چونکە ڕەنگە زۆرێک لەو کەسانی کە یادگاریان هەیە لەگەڵ ترکە سادەدا لە ژیاندا نەمابوونەوە یاخود عازیزیەک لە نێوانیاندا ڕوویدا بێت. جا کورتە چیرۆکەکە باسی ئەو زەمانە دەکات کە ڕەنگە زۆر بەمان لەو ترکە سادەدا ژیابی بە حکمیەوەی یاخود ئازیزێکمان لە دەرەوەی وڵات بووە خوشک و برا هەر چی بێت یاخود دراوسێکمان بە حکمی ئەوەی کە ئەو زمانێکە لە کورتە فیلمەکە باز دەکرێت ئەو کاتە زۆربەی گەڕەکەکان زۆربەی ئەو کۆڵانەکان بە تایبەتی لەم سەرتا ئەو سەر وەکو یەک خێزان وابوون وە بەشداری زۆرێک لە کێشە و خۆشیەکانی یەکتر بوون، بۆیە ئاگاداری کەم و زۆری زۆربەی بابەتەکانی یەکتر بوون، ئاگاداری خۆشی و ناخۆشیەکان. جا ئەگەر خۆشمان کەسێکمان نەبوو بێت ڤیدیۆی بۆ تۆمارکردن یاخود ڕسمی بۆ بنێرین ئەوە دراوسێکەمان یان هاوڕێکمان لەو چرکە سادەدا ژیا و ئێمە لەگەڵیدا بەشدار بووین و هەستمە بۆ حاڵەتە کردووە. جا ئەو کورتە فیلمە بەجددی نیشانی داین کە لەگەڵ ڕۆشتنی زەمن لە ڕۆشتنی کاتەکەم تێپەڕبوونی ئەو ماوەی ئەو کات تاکو ئێستا کۆمەڵی سیفاتش لە مرۆڤەکانی ئێمە گۆڕاون، لە سیفەتە باشەکانی مرۆڤی ئێمە گۆڕاوە. بەداخەوە هەستمان کرد بینیمان
کە چەندە گۆڕاوین و ئەو کورتە فیلمە ئاماژەی گەورەی ئەوەیە کە زۆربەی دایک و باوک هەموو هەوڵێک دەدەن تاوەکو منداڵەکانیان هەست بە بارودۆخە ناخۆشەکانیان وە تەندروستە خراپەکەیان نەکەن بۆی هەم ئازار نەچێژن و هەمیش قەڵق نەبن لەبەر ئەوەی ئەوان لە حاڵێکی باش نینە بۆیە نمایشیان دەکرد تا ڕادەیەکی زۆر درۆیان دەکرد تاوەکو بارودۆخیان لە ئازیزەکانیان بە تایبەت لە ڕۆڵەکانیان بشارنەوە جا ئەو فیلمە بە 13 قوڵک ئەو کاتێک تاو هێنایەوە زەینی بینێت جا بەڕاستی هەموو شتێکی ئەو کورتە فیلمە زۆر باش بوو و شایانی ئەوەیە بینەری بی لە کیسە خۆتانی مەدەن چونکە بەڕاستی ڕابردێکی زۆر جوانی ماڵی کووردە ئەگەر لەو تەمەنە نەبیکەتەوە لەو تر کەساتەدا ژیابیت لەدایکت بپرسە لە برای گەورەکەت لە خۆشکێکی گەورت بپرسە دڵنیا بن یادگاری لەگەڵ ئەو تر کەساتەدا هەیە کە ڤیددیو یاڕسم بۆ ئازیزەکانمان تۆمار دەکرا و دەمان ناردن جا بەڕاستی لەو کورتە چیرۆکە جوانتر ئەوەیە کە کاتێک بینەر سەیری ئەو کورتە فیلمە دەکاتن تێدەگات کە دەرێنەر هاوراز محەممەد لە ئاستێکی زۆر باشدەیە بۆیە دوای بینینی ئەو کورتە فیلمە ئێستا چاوەڕوانەکان لە ئاوراز محەممەد زۆر زیاترە بەوەی هەم کورتە فیلمی باشتر و هەم فیلمی درێژ بەرهەم بێنێت بە کوالەتێکی زۆر باش چونکە دوای ئەو کورتە فیلمە تێدەگەن کە هاوراز محەممەد لە توانایدا هەیە کاری زۆر باشتر و جددیترمان نیشامدات بۆیە لێرەوە دەستخۆشی لێ دەکەم هیوای بەردەوامی و هیوای کاری باشتری بۆ دەخوازم هیوادارم ئەگەر هەتا ئێستا بینەری نەبووی لە ماڵپەری کوردی بەردەستا دەتوانم بینەری بن فیلمی ڕیکۆرد کورتە فیلم لێ بدەن دەیداتن و تەنیا 13 خولەکە و کات خۆتانی پێبدەن دڵنیام پەشیمان نابنەوە تا ڤیددیۆکی تر دێم وڵاتان هەر لە خۆشی دابن و ئاسوودە بن